السلام عليكم ورحمة الله وبركاته. خوای گەورە فەزڵی ئەوەی پێبەخشین کە لە کۆتایی ڕەمەزانیشا لەگەڵ تابین هەر وەک لەگەڵ لە سەرەتای ڕەمەزانەوە چۆن دەستمان پێکرد. شکر بۆ خوای گەورە تا کۆتایی ڕەمەزان لەگەڵتان بووین بە بەرنامەی پاشیف. ئەم شەویش وەکو شەوانی ڕابردوو وە کۆتاشەوە من و هاوکارم هاژە لە پاشیوی ئەم شەو گەرخوا حەسکات ژوانی هاوکارم واتەنی کە ئێستا جێی خاڵی و لێرە نییە. ئەم شەو لەگەڵتانە بین وە کاتژمێر یەکی بەیانە بە کاتی پایتەختی هەولێر و ئینشاءڵڵا شەوێکی پڕبەرەکەتە بێت بۆ هەموو لایەکمان وە پڕ ئەبێت لە دوعا و نزا و پاڕانەوە کە خودای گەورە لە تەعات و عیبادەت و نوێژەکانمان قبوڵی کردبێت و هەموو ئەو دوعانەی کە کردومانە قبوڵی حەق بوو بێت ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا. سڵاو سۆڤان. هەرچەندە کۆتایی شەوی ڕەمەزانە دووبارە بێکەوە بەرنامە پێشکەشەکەینەوە بە خۆشحاڵیەوە. سڵاوتان لەبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 و پرۆگرامی پاشیف. هەروەک سۆڤانتی سوپاس بۆخواکە لە سەرەتای مانگی ڕەمەزان و هەتا دواشەی مانگی ڕەمەزان ئێمە بەردەوام بووین لەگەڵتانە بە بەرگە و بابەتەکانی پاشیف بە ئەو هەموو زانیاری و بە هەموو ئەو مامۆستای ئاینی و کەسە پسپۆڕانی لە بوارە جیاجیەکانداوە ئەو تەوەرانەی کە بۆمان هەڵبژاردن. کۆتاییمان بە مانگی ڕەمەزانی پیرۆز هێنا کە ئەمە دوایین شەوی مانگی ڕەمەزانە. ئینشاءڵڵا هەروەکو هاوکارانمان باسییان کرد ژوانیش و سۆڤانیش دووبارە ئەیڵێنەوە نوێژ و ڕۆژووی هەموو لایەک قبول بێت بە هەمان شوی مانگی ڕەمەزان سفرە و خوانی هەموو لایەکتان ڕازاوە بێت. بەڵێ لە مانگی ڕەمەزان و لەگەڵ نزیکبوونەوەی هاتنی جەژن خواستی هاوڵاتیان لەسەر گۆشتی سوور زیاد دەبێت. هەرچەندە دەزانین کە گۆشتی سوور هەندێک زیانی زۆری هەیە وەک لە گۆشتی سپی، بەڵام ئێمە گەلی کورتمان حەزمان لە گۆشتی سوورە بەهۆی سەیران و ئەملا ئەولا و دروستکردنی لەگەڵ برنج و فاسۆلیا بە تایبەتی بۆ جەژن لەگەڵ قەیسیە وای کردووە کە گۆشتفرۆشان لەو ماوەیەدا زۆرترین ئاژەڵ سەر ببڕن. هاوکارمان کاروانیارە لە بەرەبەیانێکی زوودا سەردانی کوشتارگەیەکی دەربەندیخانی کردووە و با بە یەکەوە چێنەتی سەربڕینی ئاژەڵەکان لەژێر چاودێری تەندروستی کە چۆن ئەو ئاژەڵانە سەردەبڕێن ئامادەکردنی گۆشتەکەی چۆن ئەبێت کە گۆشتێکی سوورە با پێکەوە ببین. وەکو تیمی ڤێتەنەری دەربەنیخان ڕۆژانە دێن فحسی قەسابخانە ئەەکەین. ئەڵبەتە ڕۆژانی کە قەسابخانە کراوەیە ئێمە لە بانیان زوو دێن فحسی گۆشتەکان ئەەکەین، فحسی جگەر و سی و لاشەکە ئەەکەین زانین چەندێک تەندروستە چ نەخۆشی و مشکلەیەکی ئەو لاشە. پاش فحسەکە کارمەندی تەندروستیمان لەگەڵ مۆرەکان ئەکا هەر حیوانێک کە نەشیاو بێ بۆ خواردن و قابلی بەکارهاتن نابێ ئەمە ڕەفزی ئەەکەی لێرە و ئەسووتێنرێ. پاشان کارمەندی تەندروستی کە مۆری کرد بە بەڕاد گۆشتەکان ئەنێرێتە سەرەوە بۆ دوکان و گۆشت فرۆشەکان. ئێمە هەستاوین بە سەربڕینی گۆشتی کار و بەرخ و گوێرەکە چونکە تەڵەبی خەڵکی زیاتر لەسەر ئەمە وەکو هەموو ساڵێک کە دەبینن کۆتایی ڕەمەزان
بەرەو جەژن دەڕۆین خەڵکی زیاتر تەڵەبی لەسەر گۆشتی سوورە و ئێمەش وەکو قەساوەکانی دەربەندیخان و ژاڵنا و هەستاین بە ئامادەکردنی ئەم گۆشتە بۆ خەڵکی دەربەندیخان و چاودەری. هەرچەندە خواردنی گۆشت خواردنێکی سەرەکیە بەڕاستی لە ناو وڵاتی ئێمەیە بەڵام هەڵبەت بە ئیجازی هەموو ئەوانەی کە ڕووەکین ڤێگانەکانن ببورن کە ئەو دیمەنانەیان بینی ئەوانیش زۆرێک لە هاوڵاتیانن و دیمەنێکی هەرچەندە ناخۆشیش بوو ئەو ئاژەڵەکانی ئاژەڵەکە چون بوتە دوتت ئەو ئاژەڵە ڕاکێشێت چون ئێمە لە ناو شەوانی ڕەمەزانین و ئاینی ئیسلام بۆ هەموو شتێک یاسا و ڕێسای خۆی هەیە تەنانەت بۆ سەربڕینی ئاژەڵیش ناکرێت بەو شێوەیە نەڕابکێشێ و نا ئاژەڵەکەش سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم نابێت ئاژەڵەکە تەنانەت چەقۆکەش ببینێت. سۆڤان وردە وردە دەست بچینە ناوەڕۆکی پرۆگرامەکە و تەوەری ئاینی ئەم شەویشمان باسکردن لە هەڵسوکەوتی مسلمانان لە مانگی ڕەمەزاندا و ڕۆژانی دواییش هەڵبەت نەک هەر مانگی ڕەمەزان و هەروەها بڕیارەکانی وەزارەتی ئەوقاف و دیاردەی جنێودان و تەخوینکردن یاخود ناوزڕاندن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەت ناوزڕاندن لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ئێمە لەسەر ئەم بابەتە چڕوپڕا میوانداری بەڕێز شێخ ئیبراهیم بەرزنجی بەڕێوەبەری توێژینەوە لە وەزارەتی ئەوقافمان کردووە وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی حکوومەت هێرمی کوردستان بەخێر هاتی ماڵ زۆر سپاس بۆ بەڕێستان دواشەی مانگی ڕەمەزانیشە بەڵام هەرڵێن ڕەمەزانە پیرۆز بێت و ئینشاءالله بەخێر و خۆشی بەڕێزم پیرۆز بێت و هەر لە ئێستاشەوە جەژنیشە پیرۆز بێت. زۆر سپاس جەژنی جەنابتانش پیرۆز بێت. زۆر سپاس. مامۆستا با سەرەتا بەوە دەست پێ بکەین ڕێنمایی و بڕیارەکانی وەزارەتی ئەوقاف ئایا لەبارەی ڕەوڕەسمەکانی جەژنەوە ناچاری بوون واتە ئەم دۆخەی ئێستا وای کرد ئەو بڕیارانە یاخود ئەو ڕێنمایانە دەربکەن. بە ناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو لە بەڕێستان سڵاو لە سەرجەم بینەرانی کەناڵەکەتان و پیرۆزبای خۆمان ئاراستەی سەرجەم مسلمانانەکەین بە بۆنی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز خوای گەورە بیکاتە مای خێر و خۆشی بۆ هەموو مسلمانان. هەمومان دەزانین ئەو بارودۆخی کە ئێستا هەموو مرۆڤایەتی بە گشتی تێدەپەڕێ بارودۆخێکی نەخوازرا و سەختە. یعنی وڵاتە زلهێزەکانی دنیا هەمویان پەکیان کەوتووە و ژیان ڕاوەستاوە حتمەن بواری ئاینی شێکێکە لەو بوارانەی کە لە کاتی ئیسراحەتیە زیاتر ئینسان دەتوانێت بە تایبەتی عیبادەتە کۆمەڵەکان وەیە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتاوە کە توانی کۆمەڵە بڕیار بدا ئێمەش وەکو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی دەست بەجێ جێبەجێمان کرد ئەوە بۆ لە سیانزەی سێوە مزگەوتەکان داخران شوێنە ئاینیەکانی تری ئاینەکانی تر کە ئێمە لە وەزارەتی ئەوقاف سەرپەرشتی تەنها مزگەوتەکان ناکەین سەرپەرشتی شوێنی ئاینەکانی ترەکەین کە نوێنەری حوت ئاینی تر لە وەزارەتمانە بوونیان هەیە توانیمان بە شێوەیەکی زۆر زۆر باش لە سەرجەم پارێزگاکانی هەرێم پابەندی ئەو ڕێنمایانە بین کە یەکەم شوێن بووین لە سەرجەم وڵاتانی دەوروبەری خۆمان کە ئەو بڕیارانەمان جێبەجێ کردو و ئێستا بەرهەمەکەی دەبینین کە ئەلحەمدولیلا بەرکەوتن و لە دەستدانی ئازیزان و ناڕەحەتی خەڵک کەمترە وەک لە وڵاتانی تر الحەمدولیلا لەخوا بە زیاد بێ ئەو ڕێنمایە جوانانی کە حکوومەتمان بۆ خەڵکان دەری کرد وای کرد کە بەڕاستی خەڵکانێکی کەم تووشی ئەو ڤایرۆسە بن و بە سوکیش توش بوون الحەمدولیلا شیفایان هەبوو ئەوانیشی کەوا ئێستا ماونەتەوە ڕێژەیەکی زۆر کەمە بەڵام مەترسیەکە وەکو لایەنی پەیوەندیدار هاو نیشتیمانیانی ئاگادار کردووەتەوە هەرماوە بۆی ئێمە لە وەزارەت ڕێنماییمان داوەتە ئیمام و خەتیب و پێشنوێژە بە ڕێزەکانی خۆمان کە لە کاتی ئەنجامدانی وتاری هەینی یاخود لە کاتی ئەنجامدانی نوێژی تەراویح ڕێنمایی تەندروستی جێبەجێ بکەن ئەو ڕێنمایانەیەش بریتی بوون لە ئەوەی کە پاک و خاوێنی بەکارنەهێنانی شوێنەی دەستنوێژەکانی مزگەوت و هەر کەسێک بەرماڵی خۆی لەگەڵ خۆیان بەرێ و مەسافەیەک مەترێ زیاتر لە یەکەوە بە دوور بوون الحەمدولیلا زۆر بەباشی جێبەجێ کراوە ئەو ڕێنمایانە و ئێمە لە کوردستان مزگەوتمان کردووەتەوە لە عێراق نەکراوەتەوە
لە شاری کەرکووکەوە ئێمە مەسافەیەکی زۆر کەممان لە بیننا هەیە تا ئێستا مزگەوت نەکراوەتەوە و لە وڵاتی تورکیا و لە وڵاتی سعودیا و لە وڵاتی کوێت و ئەردەن و ئەمانە هیچی مزگەوتیان نەکردوێتەوە تاکو ئێستاش ئێمە مزگەوتمان کردوێتەوە الحەمدوللا بە هیوای ئەوەین کەەوە هاونیشتیمانیان زیاتر پابند بن بۆەوەیکەوە بەردەوام بوونی هەیە. بەڵێ سپاس بۆخوا بێگومان لەبەر ڕێگریکردن لەوەی کە تا ئێستا الحەمدوللا و شکر بەو شێوە باشە هێناومانە و کەمترین توش بوو هەبوو و وەکو باسیشیان کرد هیچ حاڵەتێک نەبوو کە بە کۆرۆنا گیان لەدەستا حتمما نەخۆشیێکی تری هەبوو بۆیە ئەوانەی کە گیانیان لەدەستداوە. ئەمە بڵین کە ئێستا بەهۆی ئەو ڕێکارە نوێیانەی کە لە جەژنا دەبێت بگیرێتە بەر بۆ پاراستنی تەندروستی هاوڵاتیان بێگومان نوێژی جەژنیشی بەر ئەکەوێت کە ئەوە سنتێکەوە یەکێکە لە ئەو کارانی کە ئێمە بۆ جەژن ئەنجامی ئەدەین لەو عیبادەتانە. دەکرێت پێمان بڵیت مادەم ئێستا مزگەوتەکان لەم کاتەیە بۆ کاتێکی ئانی دائەخرێتەوە دووبارە لە بەرەوەی کە نابێت نوێژی جەژن ئەنجام بدرێت. ئایا بۆمان هەیە لە ماڵەوە لەگەڵ خێزانەکانمانە نوێژی جەژن بە جەماعەت بکەین؟ بەڵێ طبیعی نوێژی جەژن سنەتە. ئینسان ئەگەر بۆی کرا لە مزگەوتە ئەنجامی بدا بە کۆمەڵ یاخود لە شوێنێکی دەرەوەی مزگەوتیش هەر دروستە ئینسان نوێژی جەژن بکە. بەڵام ئەو بارودۆخیکەوە ئێستا ڕاگەنراوە لە هەرێم و بە تایبەتی ئەو بڕیاریکەوە قەدەغی هاتوچۆ بۆ 72 سەعات ڕاگەنراوە. ئێمە وەکو وەزارەت پابندی ئەو ڕێنمایانەین بەڵام ئێمە مزگەوتەکان داناخینەوە وەکو وەزارەت تا بۆمان بکرێ لە خزمەت هاونیشتیمانیان نابین. ئەگەر هەر هاونیشتیمانیەک بۆ نمونە لە ناو گەڕک و کۆڵانەکانە هێزە ئەمنیەکان ئەو جێگەی کەوا جێبەجێکاری بابەتی قەدەغی هاتوچۆیە خەڵکانی منع کرد لە ماڵەکانی خۆیان دەربچن بۆ سەلامەتی ئەوان ئەو کات ئێمە وەکو وەزارەت ناتوانین نوێژی جەژن ئەنجام بدەین چونکە کارمەندەکانی ئێمە ناتوانن بگەنە مزگەوتەکان. بۆ نمونە پێشنوێژ و وتار خوێن ئەگەر بە سیارە نەچێتە مزگەوتەکەی خۆی ڕەنگە ناتوانێت وتار بۆ خەڵک بخوێنێتەوە. بەڵام حاڵەتەکە دەگۆڕێ ئەگەر کەسێک لە ناو گەڕێک کابێت و مەجالێک هەبێکەوە خەڵکان بتوانن بچن بە ڕێنمایی تەندروستی جێبەجێ بکەن و مامۆستاکەیش بتوانێتەوە قەدەغی هاتوچۆ نەشکێنێ بۆ نمونە ماڵی نەناو مزگەوتایە نزیکی مزگەوتەکەیە بە پیادە دەتوانن نوێژی جەژن ئەنجام بدەن بەڵام بە مەرجێک ڕێنمایی تەندروستیەکان جێبەجێ بکەن. بەڵام ئەگەر ڕەئی شەخصی خۆم باسەکەی من پێم خۆشە هاونیشتیمانیان هەمویان لە ماڵ و نوێژەکانیان بکەن پێویست ناکات ئینسان خۆی بخاتە مەشقەتەوە هەم مەنەعتەجەولە و هەمیش نەخۆشێکە لە ئارادا هەیە خۆی بگەینێتە مزگەوتەکە سنەتێکە دەتوانێت لەگەڵ خۆیان بە تەنها ئەنجامی بدا دەتوانێت لەگەڵ خاوخێزانی خۆیان ئەنجامی بدا دروستە لەگەڵ خێزانەکەش هیچ کێشەیشی نییە. داری خانەی دادی مصری وڵام مفتیەکانی سعودیا وڵاتی ئەردەن عێراق مەجمەعی فقهی عێراقی دیوانی وەقفی سنی زۆر لە وڵاتان فتوایان داوە باشتر وایە ئینسان لەم بارودۆخە نوێژە بە کۆمەڵەکان نەکا لە ماڵەوە ئەنجامی بدا یەکێ لەوانە نوێژی جەژنە. بەڵێ مامۆستا باسیەوەت کرد کە پێشتر خەڵک چۆن پابند بوو ئەو پابندبوونی خەڵک وای کرد کە ئەم دەرەنجامێ ببینێ ئەمە لە ڕۆ تەندروستیەکەیەوە. ئایا مسلمانان هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی هەڵسوکەوتی ڕۆژانەیانەوە چ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێت لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و بەریەکەوتن و ڕاستەوخۆ بێ پێویستەکە پێش ینی واتە لە ڕەمەزانە چۆن بوون دواتریش چۆن بن ئەنی ڕێنمایی تۆ چییە بۆ ئەوان بەتایبەت بۆ مسلمانان و لەو پەیوەندی هەم کۆمەڵایەتەکان و لە تۆڕە کۆمەڵایەتەکانش چونکە ئەزانین ئێستا زۆرێک خەڵک وای لاتووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەرچەندە مسلمانە یاخود بەردەوام سەردانی مزگەوتەکە بەڵام تووشی ناوزڕاندن ئەبێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. لە ڕاستیدا ئاینی ئێمە ئاینێکە بە بەردەوامی دەبێ ئینسان پەیڕەوی بکە ناکرێت لە مانگێکە یاخود لە ڕۆژێکە یاخود لە وەرزێکە پیاوێکی باش و ئینسانێکی ئەهلی مزگەوت و جمع و جەماعەت بێ بەڵام یان زەمانەکەی تر ڕوونەکە لە قاپی خوا ئەوە لە ئاینی ئیسلامی پیرۆزدا ڕاستە خوای گەورە ئەجر و پاداشتی ئەو مانگی بۆ دەنووسێ بەڵام زانایانمان فەرمودەیەکیانێ فەرمویانە هەر کەسێکتان بینی دوای مانگی ڕەمەزان یاخود لە دوای ئادای فەریزەی حەج ڕەوشتی ڕفتاری کردداری بەرەو باشیەوە ڕۆی زانیتان مەسەرەن ئەو پیاوە زۆر ڕۆژوگردنەکەی یاخود ئەو ئافرەتە ڕۆژوگردنەکەی یاخود حەجکردنەکەی ماڵی خوای
ڕنگدانەوەی لە ڕفتار و کردداری لە ناو ماڵی خۆیان لەگەڵ دراوسەیە لە کاتی کڕین و فرۆشتنە زبانی دەستی ئەمانە هەمووی بەرەو گۆڕانکاری ڕۆی ئەوە نیشانەی قوبولبوونی کردەوەکەیتی لایخوا بە پێچەوانەوە ئەگەر هەر ئەو ئینسانە بێت کە لە پێش ڕەمەزان و دوای ڕەمەزان هەمان ڕەوشتی خراپ و ناپەسەندی هەبوو ئەوە بزانن خوای گەورە ڕەنگە عیبادەتەکەی لێ قوبول نەکرد بێت. ئێمەش لە کوردستانە یعنی باری دەرونی خەڵک تا ڕادەیەک بە بۆنەی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەوە زۆر ئازار دەدرێت. وای لێ هاتووە تۆڕە کۆمەڵایەتیەکان بووەتە بەتاڵکردنەوەی ئەو هەموو فشاری کە لەسەر ئینسان هەیە لەو شوێنانە بەتاڵی دەکا. ئەوە دراسات کراوە لەسەر ئەوی کە فەیسبوک و بە تایبەتی فەیسبوکەوە ئێمە لە کوردستانە ئێستا زۆر احتمامێکی و بایەخێکی زۆرمان پێداوە لە وڵاتان تر مۆدێلی نەماوە چونەتە تۆڕە کۆمەڵایەتەکانی تر وەکو تیوتەرە وەکو ئەنستەگرامە وەکو ئەو بابەتانی تر ئێمە لە کوردستانە ئەبینین کە فشارێکی زۆر زۆر ئەو کەسێکەوە وسە بۆ نمونە ئەم بەرنامەی جەنابەت ئێستا بڕۆ کۆمنتەکان بخوێنەوە خەڵکانێک ڕەنگە کۆمنت بنووسن زۆر بە ناشیاوانە یاخود زۆر بەوەی کە نەخوای گەورە دوو مەلائیکەی لەسەر شانی دانراوە وما یلفظ لديه قول من لديه رقیب عتید ئەوە کە ئەنەما خوای گەورە محاسبەی ئەو شەو کەلیماتە ناشیاوانەی لێ ناکا کە جنێو بە دایکی خەڵکانەدا بە خوشکی خەڵکانەدا بە بهتان بۆ خەڵک دروست دەکەن کەەوە ئەمانە فڵانیان والێ کردو هیچیش لە ئەساسە نەئەتناسێ نەبینی و تێتی بەڵام چونکە دەرونی خاوێن نییە بۆ نمونە فشارێک لەسەریتی ئەوێ بەو شوێنە دەری بڕێ باشەکرێ ئەو فشارە زۆرەی کە وای لێ کردو جا بە هەر وەسیلەیەک بێ وا بکات بەو شێوازە دێری نەخێر بە هیچ شێوەیە قوبوڵ نییە ئینسان ئەگەر ئێمە لە ئاینی ئیسلامە ئەگەر باسەوە بکەین خوای گەورە زۆر پێی ناخۆشە ئینسان وشەی ناشرین بڵاو بکاتەوە ئینسان قسەی ناشیا و بەرامبەر یەکتر بکە خوای گەورە ئەفەرمێ قل إنما حرم ربي الفواحش ما ظهر منها وما بطن خوای گەورە پێی ناخۆشە ئینسان فاحیشە زبان پیسی قسەی ناشیا و بوختانکردن تەشیرکردن یعنی ئێمە بەداخەوە کەسانێک هەندانشتون وڵای من حیفی پارەی ئەنتەرنێتەکەیانم دێ تەنها تەشیر بە خەڵکا ئەکەن تەنها بوختان بە خەڵکا ئەکەن تەنها وشەی ناشرین کەچی پێغەمبەرمان ئەفەرمێ الحياء من الإيمان والإيمان في الجنة يعني إنسان أجر شرم وحياء هبه قد جني وناشرين بكسي مقابل نادا بمقابل نادا فرمي بقصي ناشيا والبذاء من الجفاء والجفاء في النار يعني أقداري خوي نبي أو قصي كوالبي أي نسيتوا لا إخوا قلنا بي أجر باشي وتبي خوي تبارك وتعالى جزاء أداتوا أجر خرابي وتبي خوي تبارك وتعالى سزا وطوليلي أكاتو بەڵێ مامۆستا بەم پێە بێت ئێوە وەکو جەنابتان کە بەڕێبەری توێژینەوە لە وەزارەتی ئەوقاف و ئاەتیشمان هەیە لەسەرەوە کە دەفەرمێ وإذا جاءهم أمر من الأمن أو الخوف آذوا به حتى ئەگەر هەواڵێکی نادروست بێت تەواو نیە شتەکە ئێوە هیچ ڕێنماییەک یا هیچ بڵاوکراوەیەک یا هیچ شتێکتان لەو بارەوە بڵاو نەکردێتە چونکە ئێوە دەزانن ئێوە چاوساغی ئێمەن و زۆریبەی خەڵکی کوردستان مسلمانن و چاو لە ئەو بڕیاراناکەن کە وەزارەتی ئەوقاف دەریەکات طبیعی ئێمە پێمان خۆشە هاونیشتیمانیانی خۆمان زۆر دڵیان تەمین بێ لەو بڕیارانەی کەوا وەزارەتێک بە ناوی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیەوە لە خزمەتی هاونیشتیمانیانی خۆیانە دەریەکا ئێمە یعنی متمانەکە لە بینمانە دروست بووە الحەمدولله ئێستا هاونیشتیمانیەکی زۆر باش کۆنتاکی لەگەڵمانە هەیە و ئێمەش لە خزمەتی هاونیشتیمانیانی خۆمان بە تایبەتی پڕۆپاگەندە بەرامبەر حکوومەتی کوردستان زۆر دەکرێت و بە تایبەتی لەم کابینەیش ئێمە من وەکو توێژەرێک یعنی ئەوە هەستەکەم و بە تایبەتیش بەرامبەر وەزارەتی ئەوقاف بۆ نمونە زۆر جار دەمانخەنە بەیری بەر شاڵاوێکی فەیسبوک و ئەو پەیجا بندیوارانەی کەوا هەن بە قسەی بەتاڵ و پرۆپاگەندەی گەناو لەم ڕۆژانەیە نازام بەڕێستان لە ئەم ئێوارەیە ئێمە دوای ئەوەی کە لژنەیەکی پسپۆر لە وەزارەتی ئەوقاف کە زانای زۆر ناوداری ئەم شارە و ئەم وڵاتە و ئەم کوردستانی تێدایە بە کۆنتاکردنمان لەگەڵ وڵاتانی دەرەوە بە عێراقی دراوسێمان بۆ نمونە دیوانی وەقفی سونی کەوا بە لە حەزات ئێمە کۆنتاکمان لەگەڵیانە هەبووە چاوەڕێمان کردووە تاکو ئاخر راپۆرتی دروستی ڕێکوپێکی هەموو ئەو وڵاتانە کە دەرچوون کە خەتی مستەقیم و یاخود خەتی مانگیان لەگەڵ ئێمە یا یەکە یعنی یەک زائیدەن یەک دوو ئەکا یعنی هەڵە ناکەن و دوای ئەوەی کەوا چەند ڕۆژێک کە توێژینەوەمان کردووە کە هەموو
دام و دەستگا فەرمێ فەلەکیەکانی هەموو جیهان دەڵێن ڕۆژی شەموو مەحاڵە بە هیچ شێوازێک مانگ ببینرێت. تەنانەت ئێمە شومان لێ هات بەهۆی ئەو پرۆپاگەندانەوە من و هاژە پەیوەندی تەلەفۆنیمان هەبوو نەمانەزانی چونکە پرۆپاگەندێکی زۆر لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو ببووە کە مانگ بینراوە تا هەنێک کەس پیرۆزباییان بۆ نردن. بەڵێ خەڵک ناحەقی نییە کاتێکەوە پرۆپاگەندێک دەخرێتە ناو بابەتێکەوە طبیعی تا بەرچاوڕوونی بدەینە بەڕێستان ئێمە لە ئێوارەوە لە سەرخەتین تاکو هاتم بۆ بەرنمەکەی بەڕێستان باسی ئەوە دەکەم کە ئەو لزنە پسپۆڕە ئەمە حکوومەتە ئەمە وەزارەتە ئیشەکە لە ئەستۆی ئەو لزنە باڵایەکەوە پێی دەوترێ لزنەی باڵای بینینی مانگ ئێمە کەسمان هەبوو لەسەر چیاکانی کوردستان بە تلسکۆپەوە تەماشای وەزعەکەیان کردووە کە یەقینی شەهبمان هەبوو کە پێشتر ئەیانوت ئەمڕۆ مانگ نابینێ لە بەرەوەی مانگ پێش خۆراوە بوون دیار نەما ئەو مستحیلە ببیندێ ئەوە ڕسمەکانمان هەموو لایە ڤیدۆکانمان هەموو لایە بەڵام کەسێک لێرە و لەوێ بە نابەرپرسانە ئێمە بڵاومان کردەوە چەند ڕۆژێ لە ڕاگەندراوەکانی ئێوەی شراوتمان هەر هەمشتیمانیەک ئەگەر مانگی بینی خەبەر بداتە ئەو لجنە باڵایە نەک بڕا لە فەیسبوک بڵاوی کاتەوە و ناو خەڵکانە ئەو تەشویشە دروست بکە بۆیە ئەوانە هیچ ئەتیبارێکی نییە بە هیچ شێوازێک و ئێمە بە دووادا چونمان کردووە ئەسڵەن ئەوەی کەوا بینراوە و ڤیدۆکە دەرئەکا بەرنمەیەکە لە مۆبایلەوە دەچێتە ژوورەوە ئەوە هەسارەی زەهرای بینی یعنی هەر ساختەش بۆ شتەکە دروست شتەکە کە ئەنەما وای نیشانداوە بە مۆبایلی مانگ دەبێنێ بەڵام بە هیچ شێوەیە مستحیلە یعنی چۆن بڵێن سپی نابێتە ڕەش مستحیلە هاونیشتیمانیان زۆر دڵنیا دەکەینەوە کە ئێمە لە وەزارەتی ئەوقاف و لجنەی باڵای بینینی مانگ زۆر بڕیارەکەمان دروستە ڕۆژی خۆتان بگرن هیچ دوو دڵ مەبن و ئەمە قسەی ئێمە نیە قسەی وڵاتی سعودیایە قسەی وڵاتی مەسرە قسەی وڵاتە سەرجەم وڵاتانی کەنداوە قسەی عێراق بە تەنیشتمانەوەیە هەمویان بڕیاری ئەوەیان داوەکەوە مانگ نەبینراوە مستحیلە بۆی ئەو پرۆپاگەندەیە بەداخەوە ئەیڵێم ئیشە جوانەکان دەشارێتەوە بەڕا داخەوە هیلاک و ماندووبوونی زۆری ئیشێکی جوان لە ناو دەبا بەڵام ئێمە هوشیارترین لەوە خەڵکی کوردستان زۆر لەوە هوشیارترە کە پرۆپاگەندە تەسیری لێ بکە یاخود وای لێ بکە کە عیبادەتەکە بە ساردی بکە منەوە مامۆستای ئاینیم بەرپرسم لە وەزارەتی ئەوقاف من پێتان دەڵێم ڕۆژۆکەتان دروستە سبەینێ و ئەوەی کە بینراوە مانگ نەبووە و ئەوە ڤیدۆکان و ئەوە هەموو لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بوونەوە برادرانی فەلەکناسی کوردستان هەمویان هاتنە سەرخەت بە داتا و بە ڤیدۆ هەمویان بڵاو کردەوە بۆ هاونیشتیمانیان کە ئەسڵەن شتیوانیە لە نەک لە کوردستانە دیار ئەوانە ئیلا لە هەسارەیەکی تر ئەژێن ئەگینا لەسەر زەوی و لە گۆی زەوی بە هیچ شێوازێک مانگ نەبینراوە ئەمڕۆ بۆی ئەوانە گونەهبارە بن دەبواە ئیجرائێکی عاقلانەیان بکردایە کەسانی بەرپرس ئێمە بەڕێوەبەراتی ئەوقافمان هەیە لە سۆران لەجنەمان هەیە لەوێ لە شارەکانی تربیان وتایە کاکە شتێکی ئەوها هەیە ئێمە معارەزەمان دەکرد با لە فەیسبووکە بڵاوی نەکردایەتەوە چونکە بەپێی ئیحسائیەیەکی بریتانی دەڵێ لە 1970 خەبەر و بابەتەکانی ئەو فەیسبووکە بە هەڵەدا ئەنرێ و دروست نییە. باشە مامۆستا ئەوە باسکرا کە بەڕاستی وەزارەتی ئەوقاف هەم وەکو ڕێکخراوی وەکو بەڵگە هەموو شتەکانی لەبەردەستایە و ڕاگەنراوەکەی بڵاو کردوتەوە کە کۆنتاکتێکی باشیشتان هەیە لەگەڵ وڵاتانی دەرەوە بەپی توێژینەوەکان بەڵام کەسانێک نابەرپرسانە هەستاون بە بڵاوکردنەوەی هەندێک پرۆپاگەندە کامەش هاوشێوەی ئەو چۆن ناوزڕاندن یاخود تەشیر پێکردنەیە کە بەردەوام هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەموو ئەم کردەوانە هاوشێوەی چ تاوانێکە لە ناو ئاینی ئیسلامە و چۆن مامەڵەی لەگەڵا کرێت لە ڕاستیدا پرۆپاگەندە خوای تەبارەکە و تەعالا پێغەمبەرمان عەلەیهی سەلات وەسەلام خۆیان بێبەری کردووە لەوانەی کەوا پێیان خۆشە کە فیتنە و ئاشوبی و ناڕەحەتی و یەکتر قبول نەکردن بڵاو بێتەوە یعنی خوای گەورە ئەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان دائما هاوکاری یەکتر بن بۆ ئیشی چاک و کاری خێر و باشە نەک بۆ ئیشی خراپ و تعەداکردن لە یەکتر و شتیوا لە ئایەتێکی ترشدا کە فەرمی ئەوانەی کەوا پیان خۆشە فاحیشە لە ناو ئومەتی محەممەدا بڵاو بێتەوە ئەوانە تاوانێکی زۆر گەورەیان کردووە خوای گەورە بە هیچ شێوەلیان قوڵ ناکە پێغەمبەری خوش فەرمودەیەکی عەلەیهی سەلات وەسەلام دەفەرمێ بەس با ئەو کەسە درۆ بکە پەرژین بێ لە ڕووی بەڕێستان و بینەران کە هەموو شتێک ببیستێ بیگێڕێتەوە یعنی ئینسان لەسەری نییە هەر شتێکی بینی کۆمنتی بکە و لایڤی بکە و بڵێ وڵا ئەوە شتە ڕاستە ڕەنگە ئەو شتە هەڵە بێ سەدان کۆمنت نووسراوە کە تەلەفۆنمان بۆ کەسەکە کردووە
پەشیمانی نوانە و لەبەرەوەی هاوام زانی وایە وام زانی ئەمەیە بەبووی ئینسان دەبێ خۆش باوەڕ نەبێ خی گەورەشە فەرمی اینجا ئەکم فاسقون بینەبەئین فتەبەین و والله ئەوەندە فاسق نام ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە هەیە یعنی ئینسان سەری لێ شێواوە یعنی بەڕیشەوە بەجلی مەلایەتیەوە بەجلی قەشەوە بەجلی فڵانەوە بە کەیفی خۆیان تێکەوتون بینی ئەم تێک دەدەن جاری ئەو حیزب خراپ دەکەن جاری ئەو سەرکردەیە لە بەرچاو خەڵک دەخەن هەر نازانین پارە وەردەگرن نازان ئەیانەوە بگەنێکەوە بۆیە ئەوانە لە دینە هەمووی مەرفوزە ئێمە دەبێ دائیمەن بە دوای ڕاستگۆیە بگەڕین دائیمە بە دوای کەسێکا بگەڕینکەوە ئەگەر ڕاست دەکا بە ڕاستێکی خۆی بگەێنین نەکوم خەبەرەکەی هەڵە بکەین جاری وایە ئەبینین ڤیدۆیەک لەم لاو لەو لای دەبڕن و لە شوێنێکی ترۆ قسەکەی دەهێنن و لێکی دەدەن ئەیانەوێ شکۆی کەسێکی پێ بشکێنن بۆیە ئەمانە هەمووی تاوانباریە ئەمانە هەمووی ڕوڕەشیە لە قیامەتە ئەمانە هەمووی خوای تەبارەکە و تەعالا پێی خۆش نییە و دوورە بن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر ئیمانیانیش بەخوا نییە ئەوانە دوورە لە ڕەوشتی مرۆڤی جوان مرۆڤی پاک مرۆڤی خاوێن صاحب شەهامەت صاحب حەیا صاحب غیرەت فلە دین و مرۆڤایەتیشدا ئەو شتانە هیچی قبول نییە بەڵێ مامۆستا لە سەرەتای یەکێک لە سوورەتەکانە دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم نون والقلم وما يسطرون لە شەرعە قەڵەم وەکو زمان ینی هاوسەنگەکرێت یان لە یەک ڕیزادا ئەنرێت کەسێک کۆمنتەکە ساتوانین دەستی خۆمان بەکو قەڵەمێک بێتە پێش چاو چونکە ئێمە ئەنووسین تر پێویست بە قەڵەمەکە ناکات یان کۆمنتێک ئەکەین یان ڤیدۆیەک هەڵەگرین لە شوێنێکەوە بەبێ کە کەسەکە سترکەی ناشزانین مۆزوعەکە چییە ئەینێرین بۆ کەسێک و زیاتر ئەڕوات حکمی ئەم کەسە چییە کە لەبری بە زمان بەم قەڵەمە ئەو کارە دەکات هەتکی شکۆی مرۆڤێکەکات ڕاستە ئێمە سەحابەیەکمان هەبوو ناوی سعدی کوڕی مەعاذ بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاوها زبانی گردبوو فەرمووی یا ڕەسوول الله ئەو زبانە چۆنە یعنی چی دەڵی دەربارەی زبان وتی فەرمووی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام ئەو زبانە ئەوەیەکەوە هەموو کەس دەگەینێتە ئاگر وتی یا ڕەسوول الله بۆ بەبوونی زبانمانەوە دەخرینە ناو ئاگرەوە وتی لە وەڵامدا خۆشەویستمان فەرمی بۆ هەیە بە بۆنی زبان خراپی و نەچێتە ناو جەهەنمەوە کەواتە ئێمە ئەو زبانەوە ئەو قەڵەمی کە جەنابت باست کرد ئەوە خوای تەبارەکە و تەعالا ئەگەر بە خراپە بەکاری بهێنێ شوێنی جەهەنمە ئێمە لە دەقەکانی شەریعەت وامان پێ دەڵێ ئەگەر کەسێک پێی خۆش بێ شکۆی من بشکێ یا شکۆی بەڕێزت بشکێ لەبەر ئەوەی ئەو پیاوە حەقدێکی لە دڵا دروست بووە ئەو کەسە نە ئیمانە و نەزەڕێ ئیمانیە چونکە پێغەمبەرمانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هیچ ئینسانێک لە ڕۆژی قیامەتە ناچێتە بەهەشتەوە ئەگەر دڵی غەل و غەش و خیانەتی بەرامبەر یەکتر هەبێ و خوای گەورەش ئەفەرمی ئیلا من ئەتە الله بقەلب سەلیم ئەبێت دڵەکانمان سەلامەت کەین بەڵام بەداخەوە ئەڵێم لە کوردستانە وای لێ هاتووە وەڵای من زۆر جار دەڵێم فەیسبوک بۆ کورد نابێ یعنی بەڕاستی یعنی ئێمە شتی جوان با بڵاوکەینەوە باشتی بە سوود بڵاوکەینەوە من چالاکی خۆم بڵاوەکەمەوە تۆش چالاکی خۆت بڵاو بکەرەوە دوو قسەی ڕێک و پێک دوو مەسەل و حیکەمی کوردی عەرەبی ئەجنەبی هەر شتێک بڵاوەکەیتەوە خەڵک سوودت لێ ببینێ بەڵام کە تۆ هەموو ڕۆژێ خوا ڕۆژەکاتەوە قسەی ناشیا و خەبەری ناڕاست و نادروست و ئەتەوێ یعنی شتێک بۆ خۆت بنیتەوە کە ئەمە ڕاست دەکەیت و ئەوە خەتێکت گردووەتە بەر واللهی ئەوە دنیا مدەتێکی کەم ئەژەی هەر ڕۆژێک دێ دەمری دەچیتە ناو گۆڕەوە و لە قیامەتیشدا محاسبە دەکری ئەو خوای تەبارەکە و تەعالا تۆڵەی هەر کەسێکت لێ ئەسەنێتەوە کە بە یەک وشەیە عەزیەتت دابێ بە یەک وشەیە مامۆستا زۆر جار زۆر کەس هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕێگەی بەکارهێنانی ئاەتێک و یاخود بڵاوکردنەوەی دینۆیان بە هەر شێوازێک بێت دینەکە تێکەڵ بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەکە بۆ نمونە لە بەرخاتری خوای گەورە ئەم پەیجە لای بکەن یا لەبەر نازام چی ئەمانە چۆن ینی گوناحبار ئەبن یاخود ئەمە دروستە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارهێنانی دین و ئاین و ئەمانە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان من بەس لەبەر کە تاقیبن بە دوای قسەکەی هاژە هەر ئەوە نەبێت کە ئێستا کۆمەڵێ نامەی کورد هەیە بڵاویەکەنەوە ئەمە بڵاوکەرەوە 10 جار 12 جار ئەوە بەڵێ شتێکی بڵاوی کەرەوە ئەوە نەجار بیکە ئەوە نەوادلی طبیعی ئەوانە هیچی بنەمای شەرعی نییە و هیچی پەیوەندی بە شەرعیشەوە نییە من داواتان لێکم نە بڵاوی بکەنەوە چونکە بەڕاستی وای لێ هاتووە تۆ 5,000 برادرت هەیە هەزاریان ئەوەت بۆ بنێرە نە ئەی خوێنیتەوە نە ئەپەرژیتە سەری بڵاوشی بکەیتەوە
بۆیە ئەو شتانە دروستکراون ئەیانەوێ زیاتر لە شکۆی خوای تەبارەکەوە تەعالا و شکۆی ئاینەکەی ئێمەوە حەسری بکەن لە چەند وشەیەکە ئەو شتانە هیچ بە پەسەندی نازانین و کەس ئەنجامی نەدا و ئەگەر ئاەتێکی قورئانە ئەگەر ختمەیەکی قورئانە پێکەوە دەیکەن تۆ جوزئێ بخوێنە و من جوزئێک دەخوێنم ئەگەر سەڵەواتدانە لە دیداری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تۆ 100 جار و من 100 جار ئەوانە وتعاونوا على البر والتقوى بەڵام ئەگەر شتێکی خورافیاتە و ئەسلی بەدینەوە نییە و پەیوەندی بەخوا و پێغەمبەرەوە نییە شتێکت هاتەوە یعنی بەڕاستی زۆر گروپ هەن ئاەتەکانی خوای تەبارەکەوە تەعالا یاخود فەرمودەکانی پێغەمبەری خوا بەهەڵە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕاوە دەکەن و خەڵکانی ئێمەش پێی دەخەڵەتی ئەو گروپە توندڕەوانەی کە خەڵکانی پێکەس بەکەن دایمە بە ڕاوە و بە تەفسیراتی هەڵە یاخود بە پچڕاندنی معنە ئەسڵیەکەی کەلیمەکە من یەک دوو توێژینەوەم کرد بۆ زانکۆی ئەزهەر لە مصر بۆم دەرکەوت ئەوانەی کەوا زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە خەڵەتاون بە گروپە توندڕەوەکان لە ڕێ ئەو بابەتەیە کە جەنابەت باسیەکەی ئاەتێکی قورئانی داناوە ڕاوەیەکی هەڵەی بۆ دەکا خەڵکانی سەیری کوردستان مەکە صاحبی 6,000 مزگەوتە کابرایەکە لە فەڕەنسا و لە مالی و لە ئۆزباکستان دانیشت بێ ئەو وشیاریەی نییە کەوا تێبگا یاخود ئەو مەلا متەمەکین و مامۆستا ئاینێ متەمەکینانەیان نییە لە ژنەی فتوایان نییە تاکوتیان بگەێنێکەوە ئەو بابەتە هەڵەیە بۆیە تۆڕە کۆمەڵایەتیەکان بووەتە شوێنێک بۆ دروستکردنی گروپی تونڕە و تا چی ئاینی بێت چی دەمارگیری نەتەوەیی بێت زاکو چی خەڵکانێک یەک بگرن بۆ شکاندنی خەڵکانێکی مەزن کەوا ئەوە خوای تەبارەکەوە تەعالا ئەو هەیبەتە ئەو قودرەتە ئەو ناوی لە ناو خەڵکا پێداوە حتمما خەڵکانێکیشان ئەوەیان پێخۆش نییە بۆیە هەوڵی دائیمە شکاندنیان دەدەن ئینشاءالله زۆر سپاس مامۆستا زۆر سپاس مامۆستا کە ئەمشەو بە ڕێنمایەکانە هەم بە زانیاریەکانیشت لە وەزارەتی ئەوقافەوە زۆر سپاس بەرنامەکە و زیاتر دەوڵەمەند کرد زۆر سپاس بۆ بەڕێستانتوێژەری وەزارەتی ئەوقاف بەخێر هاتی دووبارە زۆر سپاس بۆ بەڕێست ئێستاش پامنێرمان وەردەگرین لە سلێمانیەوە ئاراممان لەگەڵا ئارام ئەم کاتت باش لەکوێی سلێمانیت ئارام پێمان بڵێ لە دوا شەوی سلێمانی ڕەوشی سلێمانی چۆنە و ئێستا تۆ لە شوێنێکی سلێمانی تو چیت بۆمان ئامادە کردووە ئەمشەو سڵاو ئارام زانیاریەکانی سلێمانیمان بەرێ بەڵێ سۆڤان سڵاو هاژە سڵاو لە تۆش ئەمشەو بێژوانن لە دواشەوی پاشیفدا حەزمان کرد لەگەڵ کۆمەڵێک سروود خوێنی ئاینی و قەسیدە خوێن دابنشین بۆ ئەوەی هەنێک مناجات و قەسیدە بۆ دواشەوی ڕەمەزان پێشکەش بە بینەرانی کوردستان 24 بکرێت لەگەڵ مامۆستا مەلاڕەوەند دادەنیشین هەنێک قەسیدەی ئامادە کردووە کە لە دواشەوی پارشەوە بۆمان دەخوێنێتەوە مامۆستا سڵاوتان لێ بێت چیتان ئامادە کردووە بۆمان ئەمشەو وەکو دواشەوی مانگی ڕەمەزانی پیرۆز هەر یەکەم جار بە قەسیدە و مەدحوستایش داخەڵەبین و احترام و ڕێزیشمان بۆ بینەران و عزیزە جان فدای عەرعەری بەڵای تۆ دڵ فدای سێبەری ئاڵای تۆ پادشایە ئەوەی بێتابەر سێبەری باڵی هومای تۆ ڕەبی بینێرە صلوات صلوات أبو حبيبي خوش لقايته أحمد وأسعد ومحمد محمد مجتبى يا مصطفى السوف يبرهاي ختابار كوتبر برقي بالايتو شارد تاقي قسري كسرى كوتبر برقي بالايتو ربي بيني صلوات صلوات أبو حبيبي خوش لقايته أحمد أسعد محمد محمد مجتبى يوم اصطفيته يا رسول الله داخل من معبد يجي زالل يا رسول الله داخل من معبد يجي زالل توب فرياي من كاوى بومن ببادالي ربي بيننا
يا رسول الله جيب وصف مدحي توبك وصف مدحي جبرائيل سر قرآن متين برجمال محمد صلوات سادستان خۆش و زۆر سپاس دیارە کاتەکارەوەنە یارمەتیمانیدا زۆر سپاس بۆ جەنابتان هاژە سۆڤان دەگەڕێمە لای ئێوە ئێمەش ماڵاوایی لە مانگی پیرۆزی ڕەمەزان دەکەین دیارە لێرەوە جێخۆیەتی سوپاسی بۆ هاوکارانە بکەن کە بە درێژایی ئەم مانگە لەگەڵم بوون هەرێکە لە وێنەگران کاکزانە و کاکێوی کە ماندوو بوون هەروەها کاک سەرداری پرۆدیسەر کە بەڕاستی ئەم مانگە لەگەڵمان زۆر ماندوو بوو سپاس بۆ ئێوە و کە ژوانیش ئەمڕۆ نەهاتووە. بەڵێ سپاس ئارام سپاس بۆ میوانەکانیشە زۆر سپاس بۆ تۆ بۆ هیواین ئینشاءالله مانگێکی پڕخێر و بەرەکەت بوو بێ هەم بۆ تۆ کە ماندوو بووی هەموو شەوێک لە پرۆگرامی پاشیف و ئینشاءالله سلێمانی و هەموو شارەکانی دیکەش مانگێکی ڕەمەزانی خۆش و پڕخێر و بەرەکەتیان بەڕێکرد بێت سپاس. بەڵێ دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕێن وڵاتان و پێچان دەڵێن کە چیمان بۆتان ئامادە کرد. اف جودت این جبهه کنی مرور الزمن احتمالش کارت کردن وقتش کارت کردن پیوستی بسخ بیر کردنیه. کارینانا موبایل رونگ سایده لیدانا ترافیکه اف جورن سرپیچ حمید بن اگروی چند کو ریدان پیدا بود. اف سربيتشا كريك هو جوري حمل عاليه بلند وحمل زايده زياده يبار كريك بربيتش عندك هو ام دي بي زادن رقم لا حكوميه يا باتشي نوبه فرارة سلبا او جزای سر بچوی اصلا نوی درسته برای چنده دو بسواتی چه دەکرێت لە ڕێگەی سۆلار و وزەی خۆر و ڕەشەبای توند و بەهێزەوە کارەبا لە هەرێمی کوردستانە دابین بکرێ. پلانتان چییە بۆ ئەوی دووبارە ئەم وێزگەیە بەگەڕ بخرێتەوە و کارەبای لێ بەرهەم بێ و بچێتەوە ناو هێڵی گشتی کارەبا. بەداخەوە باهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ستافەکەی ئێمە ناتوانن لە کۆریاوە بگەڕێنەوە بۆ ئێرە. پێم هاوتون کە لیستی ناوەکانمان بۆ بنێرن ئەوانەی کە ئەتانەوەی بیان گەڕێنەوە لە کۆریاوە بۆی دەستکەن بە کارپێکردنی ویستیگەکە. ڕێژە 30 لە بۆ 35 کارەبای کوردستان بە فیڕۆ دەچێت چ بە بواری گواستنەوە لە کاتی گواستنەوە کە پێدەن لۆز یانیش لە بەکارهێنانی نایاسایی. لە ناو پەرلەمانی کوردستانە هەر 111 ئەندام پەرلەمانەکە وەربگری یەک کەسیتیانە پسپۆری بواری کارەبا بێت. ئەمە زۆر ڕاستە بەداخەوە خەلەل نییە؟ ئەمە خەلەلێکی فەنی پسپۆریە. پێویستە پەرلەمانی کوردستان لە زووترین کاتدا لە زووترین دەمدا وەزیری کارەباشمان کێشکەین. إلى خلقك حقا چونك خلقك تشتكي زياد المداوانة كي أم بتا نهاتبا أم وضعي آبوري نهاتبا أم دلنيات عندك أم وضعي كهرباء زور باش دبو خلقك زور عليه أو رشباي السليمانية هي بشي كهرباء هم كردستانك خلقك وعليه أم قصيها هلايا أم قصيها هلايا زيادة للنوش وين مان هي كجنجاوة بوبر هميناني كهرباء لو زيادة للريت تشكي خورو
دەتوانرێت کارەبایکی زیاتر بەدەست بەڵام بکەیت سۆلارەوە لە کوردستان هەر دەبێ بڵین خۆر ئاڵاکەشمان هەر خۆری تایە. باران بارانم ڕێزا ڕێزا باران بارانم ڕێزا ڕێزا چاوم چاوەڕێی ڕێگای ئازیزا چاوم چاوەڕێی ڕێگای ئازیزا شەوان شەوناڵە ڕۆژان ڕۆڕۆمە شەوان شەوناڵە ڕۆژان ڕۆڕۆمە یەکجار پەژارەی دووریەکەی تۆمە یەکجار پەژارەی دووریەکەی تۆمە ڕێگای شوێستانە و مەنزڵمان دوورە ڕێگای شوێستانە و مەنزڵمان دوورە عشقت لە دڵمان تۆشای زەرورە عشقت لە دڵمان تۆشای زەرورە ئای لەو ساوە تۆم دوور بوو لە چاو لەو ساوە باڵایی تۆم دوور بوو لە چاو گەڵا ڕێزانمان وەک باخچەی بێ ئاو گەڵا ڕێزانمان وەک باخچەی بێ ئاو باران بارانانم ڕێزا ڕێزا باران بارانانم ڕێزا چاوم چاوەڕێ ڕێگای ئازیزە چاوم چاوەڕێ ڕێگای ئازیزە دڵگەلە پڕگەشە و مەزنی سپڕ نوور بێ مەلاویکەت نزیک شەیاتین دوور بێ فەزای دڵوێنەی هەوای کوردستان خەوشکە ڕەحمەت و بەرەکەت باران بۆ هەژار لەوێن لە زاڵم بەسایە پێغەمبەری خوا سەڵات و سەلام ئەکیا ڕەبی دەستان خۆش بێت بینەرانمان بیسەرانمان ئەمەی کە بیستان ئەمە دەنگی کاک ئەیاد محەممەد و هەروەها هاوڕێ و هاوکاری کاکە ڕێبواری دەف یاخود بە بڵین کاک ڕێبوار عەبدوڵڵا چون بە ڕێبواری دەف بەناوبانگە بۆ وتمان ڕێبواری دەف
و ئەم شەو لە بڕگەی مناجات و سرودە ئاینیەکان هەردوو بەڕێزیان لەگەڵمان ئەبن و سەرەتا بۆ پرسیارە دەست پێکەم لە کاگایاتەوە کاگایات تۆ لە مەقامات و لە مناجاتەکان زیاتر بە چ شێوازێک مەقام ئەڵێی لە سەبا بێ لە حیجازە یا لە نەهاوەند لە کامیان سەرەتا دەستخۆشی لە بەڕێستان دەکەم پیرۆزبایی لە مسلمانان دەکەم کەوا توانیان لەو مانگە پیرۆزەدا بەسەر بەرزی و بە شێوەیەکی زۆر جوان ڕۆژوەکان بگرێن و عیبادەتی خوا بکەن لەو مانگە پیرۆزە هیوادارم عیبادەتی هەموو لای قبول بێ و کۆتا شەوی ڕەمەزانە هیوادارین زەژنەکەش بەخۆشی و بەرەکەت پێشوازی لە زەژن بکەین ئینشاءالله بەنسبەتەوە پرسیارەی بەڕێزت مەقامەکان هەر هەمووی مەقامی جیاوازن هەر هەمووی تاموسێژی تایبەتی خۆی هەیە توانیم الحەمدلله لە هەموو مەقامەکان گۆرانیم هەبێ و بابەتم هەبێ چ لە ڕیتمەکان چ لە مەقامەکان بەڵام ئەوەی کە خۆم زیاتر حەزم لە مەقام بێ مەقام بەیات سەفەر ئەوانە زۆر وا هەز دەکەم لەگەڵ دەنجی من زیاتر گونجاوە زیاتر شەکانم لە بەیاتم کاگەیات پێم وابێ ئەم ساڵتەنیایەک بەرهەمە هەبووی کە لەسەر کۆڕۆناوەتە بەڵێ ئێستا دەست بکەینەوە بە بەرهەمێکی تر یاخۆت ئەومان بۆ بڵێ وڵاهی هەر من ناوە توانم شتێ حاضر بکەم بە تایبەتی لەو بۆنانێکەوە پێشهات دێ بەرهەمی نوێم دەبێ ئینشاءالله پێشی ئەو بەرهەمە بەرهەمێشترم هەبوو بە ناوی گەشت گەشتێک بوو بەنێو کۆمەڵێک لەو سرودە مناجاتانەی کەوا شتی خۆش و تەواشحن و لەگەڵ کلیپەکەی لەگەڵ ئاهەنگێک تێکەڵمان کرد هەموو ساڵێک ئەمە لەگەڵ کۆمەڵێک لە هونەرمەندە بەڕێزانە مامۆستای ڕێبار و طبعاً دایما ئەم کارانەی کە یەکەی مامۆستا بەڵێ بەڵێ ئەوان بناغەن و بەڕاستی لە پشت کارەکانی ئێوە دەستخۆشی لەوان دەکەینەوە بێ ئەوان ئێمە ناتوانین هیچ بکەین بەڕاستی بکە هەم مامۆستا و هەم قوتابیم بێکەوە لە پەیمانگا و لە کۆلێژ زۆر چاکە کاک ڕێبار تۆ چەندێکە ئەم دەفە ئەژەنی چەند ساڵە نەکەرم دەفەیانی چەندێکە ئامێری دەفە ئەژەنی بەستم بەڵێ زۆر سپاستان دەکەم سەرەتا بۆ سەرجەم کارمەندانی کوردستان 24 کە لە ماوەی ئەو مانگە بەرنامەکان بەڕاستیم لە زۆربەی بەرنامەکان بینەری بوون پاشیوان ئیمام مستەفا غەفور مەلا دەشتی ئەو بەرنامانی هەندێکم بینی بەڕاستی شتەکان زۆر زۆر جوابن بە نسبەت ئامێری دەف من ساڵی 2000 چوومە پەیمانگای هونەرە جوانەکان پێشە من مامۆستا ئەیات قوتابی بوو پێشە من بوو لە خوێندن ئەو لە ڤیستیڤالەکان و لە بۆنە و یادەکان ئامێری دەف بەشداریەکەن هەمیش بەدەنگ دوای ئەوەی کە منیش چووم بینیم ئامێری دەف لێوێندەر نەبوو ئەوە بوو بە هاوکاری مامۆستا فەرەنگ غەفور و مامۆستا ئامانزغازی ئەمن دەستم بە ژەنینی ئامێری دەف کرد دوای ئەویش چووم لە کوردستانی ڕۆژهەڵات لەگەڵ مامۆستا ئەحمەد سالاری هونەرمەند لێرەوە سڵاو ڕێزمەیە شانۆکار و مامۆستا ئەرسەلان دەروێش فستیڤالێکی شانۆی هەبوو لە شاری سنا لەوێن دەر فستیڤالەکە ئەمن لەوێن دەر خولەکی دەفشم بینی دوای ئەوە هاتمەوە ئەمن بۆ نزیکەی 20 ساڵە ئەمن ئامێری دەف دەژەنم لە چەندین وڵات لە چەندین فستیڤال بەشداریم کردیە لە رووسیا لە نۆ وڵاتی ئەوروپا زۆر یاوێ فێربیت ئێستا مامۆستا فەرهەنگ ئەو شەوکە میوانمان بوو تا زوو خۆتان فێری ئالەتەکان پێم وابێ سۆڤانیش حەزی لە دەفەکەیە چەندێکی پێچێ سۆڤان چەندێک سەر خولیای خۆت بەتایبەت کە چوویتە بۆ سنەخانمانی سنەی زۆریان لەوێ گروپی هزار ژەنیار هەموو ساڵێک کۆبنەوەیەک دەکەن پێکەوە دەفدەژن سۆڤان لە پرۆگرام تایانی فێربی حەزم لێتی بەس ناکەم هیچێکی لێ بزانم بەس حەزم لێتی اینجا لەگەڵ ئەو هاوڕێ 20 ساڵەیەت بەرهەمێکمان پێشکەش بکەن لەگەڵ مامۆستا ئەیاد مەمنون جگایە لە تۆ بەگەش کەسێ ڕۆحی تا مەزرۆم نەمۆیە جگایە لە تۆ بەگەش کەسێ ڕۆحی تا مەزرۆم نەمۆیە کە بێبیداری یەخەم دەگیری ڕێگایە دەگرم ڕێم ڕێی تۆیە کە بێبیداری یەخەم دەگیری ڕێگا دەگرم ڕێم ڕێی تۆیە جگایە لە تۆ ڕووی گەداییم بۆ شوێ بنێم بۆ شوێ بڕۆم جگایە لە تۆ ڕووی گەداییم بۆ شوێ بنێم
شوێ بڕۆ جگایە دەرگات هەموو شوێنێک هەر لە چۆیە و هەر بڕۆیە جگایە عیشقت هەموو عیشقێک مەجازیە شوێرە ڕێیە چاوی خۆم دەبینم ڕێبوارانی دەست خەڕویە خۆ بە چاوی خۆم دەبینم ڕێبوارانی دەست خەڕویە ئەخر چی بکەم خۆشەویستیم پەرستشم هەر بۆ تۆیە ئەخر چی بکەم خۆشەویستیم پەرستشم هەر بۆ تۆیە بەرەو لێری چریشقت بەرگە و بنم پێچایەوە بەزەی تۆ بێکۆتایە کەچی زارم مەرا خۆیە هەر ئەخۆیە بخام یادت بکەم بە هەتوانێم بۆ ئەم برینە بە سۆیە دووری تۆیە هەدادانی بڕیوم بە ناچاری هەڵکوڕمانێک چاو لە ڕێمە پڕ لە ئێشە پڕ ڕۆیە دەستان خۆش بێ و دەنگت هەر خۆش بێ ئینشاءالله وام ساڕێبوار چەند ئامێری ترەزانی جگە لە دەف من بە شێوەیەکی گشتی هەموو ئامێر ڕتمیەکان دەژەنم مەسەنەن بەندرە دەفە بانگۆزە کاژۆنە زۆربەی ئامێری ڕتمیەکان چونکە ئەتوکە هاتی ناو ئامێر ڕتمیەکان بە شێوەیەکی ئەکادیمی دەبی شارەزای تەبی لە تەواوی ئامێرەکان کە بۆیە من ئێستا مەسەرەن لە پەیمانگاش کە مامۆستامە لە پەیمانگە هونەرە جوانەکانی هەولێر مەسەرەن فێرخوازەکان هەندێکیان حەزیان لە ئامێر بەس زۆربیان حەزیان لە ئامێری دەفا یان ئامێرەکانی تکە و زۆربەی ئەوانەی کە لە خولیش فێرم کردوونە هەر بە ئامێری دەف حەزیان لێ بووە ماوسەرەبوار فرسەتە تا لێری مادەم لە پەیمانگای هونەرە جوانەکانی من ئامێرەکە بینم هەنگی ناوە زۆر ئەوش ڕیتمیە هەنگ بڵێ بەڵێ زۆر دەنگێکی خۆشە لە کوردستان نیمە بڵێ ئەو ئامێرە جیاوازی چێ لەگەر ئامێرە ڕتمیەکان کە جگە لەوەی کە ئامێرێکی ڕتمیە تۆنی دەنجیشی تێدایە یعنی لە سێ چین دەنگ دەتوانی لەو ئامێرە بەکاربێنی بەڵام بەداخەوە جگە لەوەی مەسەرەن لە گۆرانی و لە سرود و لە بۆنەکانیش بەکارناینین لە فێرخوازیشی کەمە یعنی لێرە دەنگێکی زۆر لە ڕۆژهەڵاتی کوردستان یان بڵێن لە وڵاتانی ئیسپانیا ئەوانە لە وڵاتی هیندستان زۆر ئەو ئامێرە بەکاردێن و لە بۆنە و یادەکان ساڵانە هەر فستیڤالیشی بۆ ئەو ئامێرە ئەساس دەکەن چەندین ژەنیاری بەتوانە لە وڵاتان کۆ دەبنەوە لە وڵاتی هیندستان و پاکستان یاخود لە ئیسپانیا و لە ئێرانەوە دەچن لەو فستیڤالە بەشدار دەکەن میدیتیشنیشی پێکرێت چونکە زۆر ڕاستە هیچ شارەزای هەیە لە ئامێرە هەواییەکان یان وەتەریەکان ئەمن بۆ یەکەم جاری کە چووم مەسەرەن کە چوومە پەیمانگا بینیم کە مەسەرەن ئامێری ڕتمی زۆر مەسەرەن لەوێن دەر فەراغی زۆر مامۆستا عەسپی دەکرد مامۆستایش کەشمانە بوو مامۆستا کاروان ئەویش ژەنیارێکی زۆر باش بوو بۆیە ئەمن وەم کرد یەکسەر پرژامە سەر ئامێرە ڕتمیەکان بە تایبەتی ئامێری دەف لە فستیڤاڵ و لە بۆنەکانی پەیمانگە هەر کە چوومە زانکۆش جگە لە پەیمانگە کە زانکۆشمان تەواو کرد مامۆستاش زانکۆی تەواو کردیە ئەمن مەسەرەن بە ئامێری دەف و مامۆستاش مەسەرەن ئامێری جگەلەوەی کە مەسەرەن سرود بێژ و گۆرانی بێژە
ژەنیاری ئامێری عودا باشە مامۆستا فزوولیەوەم هەیە بزانم کچانیش حەزیان لێت یعنی فێرخوازەکانی بەڵێ کچیشیایە بەتەکید کچانێکی زۆر ئێستا مەسەلەن لە دنیا گرنگی زۆر بە خوێندن مەسەلەن بە شێوەی ئۆنلاین دەدرێتن یان فێربوون بە شێوەی ئۆنلاین ئێستا ئەمن لەو ماوەی کەرەنتینەی کە ئەو ڤایرۆسە هەبوو بە شێوەی ئۆنلاین چەندین قوتابی کوڕ و کچم هەبوو بە شێوەی ئۆنلاین ئەمن وانەکانمان دەگوتەوە مادەم باسی ئۆنلاینت کردێمە مەجارمان نابێت بەس مەگە بە ئۆنلاین دایەت ئیتفاقەکەین و دەمە لای تۆ مامۆستا باسی فستیڤال بوو کەوتی لە فستیڤالەکان وانە حەزەکەم بزانم جگە لێرە لە دەرەوە فستیڤالی ترتان کردووە بەشداری فستیڤال بوونە بەڵێ خۆی فستیڤالەکان ئەو کە فستیڤال لە کاتی پەیمانگە هونەرزوانەکان زۆری فستیڤالەکان بەشدار بن چ بە دەنگ چ بە ژەنینی ئامێر بەڵام لەو دوایانە کە باڵێن پەیمانگامان تاوا کرد و کۆلێژی هونەرزوانەکانمان تاوا پرژاینە سەر ئەو کۆنسرتانی کەوا لە دەرەوە دەکریان ئەو بۆنە و مناسەبانەی کەوا دێ بە تایبەتی ئەسە بۆنە یادی لەدایکبوونی پێغەمبەر لەگەڵ کۆمەڵێک لە هونەرمەندە بەڕێزانە جیاواز گروپی ژێ جیاواز لەوەی کە مەولود تەنها لە مزگەوت دەکرێت ئێمە لە دەرەوە کردومانە ینی لە ناو بازار ناو پارکی شار چەند ساڵ تقریباً 2 ساڵە 3 ساڵە ئێمە بە شێوێکی جیاواز کە خەڵکانێکی زۆر ئامادە دەبن و هەروەها ئافرەتش دەتوانێت بێ سیر بکات لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر خۆتان چونەتە دەرەوەی وڵات دەرەوەی وڵات فستیڤالتان کردووە بەڵێ بەشدار بووین بەڵێ لەکوێ لە تورکیا بەشداریمان کردووە لە کلیپشمان هەبوو لە دەرەوەنەوە کە تەنها فستیڤالات زۆر جار داوەتکراوین بەڵام نەمانتوانێ بچین لە ئێران داوەتکراوی نەمانتوانی وە لە وڵاتی تر لە دەرەوە داوەتکراوین ڕێک نەکەوتووە بچین مامۆستا تۆ بە حکومیەوەی ببوورەسەوان لەگەڵ هەردوو گروپەکە خۆت هەردوو شێوازەکە مامەڵە کردووە چۆنە ینی هەم لە گروپە ئاینی و سرود بێژەکە و لەگەڵ ئەوەی دیکەشیان جیاوازێکی یاخود چۆنە خۆی ئامێری دەف تاکە ئامێرە هەم لە بۆنەی خۆشی و لە ناخۆشیش بەکاردێ لە خۆشیەکەش هەم لە سرود و مناجات بەکاردێ هەمیش لە گۆرانی و موزیک مەسەرەن بە شێوە گشتەکەی بەکاردێ بۆیە ئەو ئامێرە مەسەرەن ئەگەر ئەمە تەماشاچی مێژووی بکەین پێش هاتنی ئاینی پیرۆزی ئیسلامیش ئەو ئامێرە هەبووە لە سەردەمی زەردەشتەکانەوە پێشەوانیش لە سەردەمی ئاشووریەکان کە ئێستا لە چەند شوێنەوارێک ئەو بە دیار کەوتووە پێش هەزاران ساڵ ئەو ئامێرە هەبووە بەڵام ئاینی پیرۆزی ئیسلام هات گرنگی بەو ئامێریدا بەرەو پێشی برد لە بۆنە و یادەکان و لە منازاتەکان ئێستا کە سەیری بکەی مەسەرەن پێم وا بێ مامۆستا وردەکاریە لەناو بەحسەکەش تا باسی کردووە بەڵام بەرهەمێکمان پێشکەش بکەن دواتر باسی وردەکاری بەحسەکەشمان بۆ بکە گەرێ هودەکەی بایادی سەبا بێ لە سەباتە گەرێ هودەکەی بایادی سەبا بێ لە سەباتان گەرێ تەختی سولەیمانیە ئەی خایەتە هەواتان گەرێ تەختی سولەیمانیە ئەی خایەتە هەواتان دوێنێ نەفەسم بوو بەعتار خانەی چینی دوێنێ نەفەسم بوو بەعتار خانەی چینی هێنای کە سەبانەمەی مشکینی وەفاتان هێنای کە سەبانەمەی مشکینی وەفاتان دەمە گوڵشانەگەر حاڵی دڵ و ڕۆحەمە پرسن دەمە گوڵشانەگەر حاڵی دڵ و ڕۆحەمە پرسن هەی مرغی زمانم شەو ڕۆژ ناغمە سوراتان هەی مرغی زمانم شەو ڕۆژ ناغمە سوراتان دڵ ڕۆی وەبیستومە ئەڵێن وا لە مەدینە دڵ ڕۆی
بیکەم بە فیدا تا بە فیدا تا ڕۆحم کە لەلام گۆزەیە ئاشکم بە مەسالە ڕۆحم کە لەلام گۆزەیە ئاشکم بە مەسالە خۆیشم کە لە لای ئێوەم ئەوە بوو بە سەقاتە خۆیشم کە لە لای ئێوەم ئەوە بوو بە سەقاتە بێخود کاتیوی داری ئەولادی ڕسوولە بێخود کاتیوی داری ئەولادی ڕسوولە نازدارە فرامۆشی مەکان تو بی خوداتان نازدارە فرامۆشی مەکان تو بی خوداتان ئەکیا ڕەبی دەنگت نەرزێ و دەست و پەنجەی تۆش خۆش بێت کاک ئەیات دەنگت جۆرە چەهچەهەیەکی فارسیانەی تایتر نازانم بە چەند زمانی تر ئەتوانی سرود بڵیت و مناجات بکەیت ئەوی شێکێک ئازان لە خاڵە بەهێزەکانی هەر سرود بێژ و مناجات بێژێک کە بتوانێت بە زمانی تر سرود و شت بڵێت وانە؟ وڵی عەرەبیمان گوتووە بادینیمان گوتووە فارسیشمان تقریبان گوتووە من ئێستا لە هەر هەمووی پاکێجێک مەوێت پاکێجە لە تۆزێک مشکلێ لە هەر کامێکی مەقطع اینجا ئەگەر شتێک ئامادە کرابێ لەو وڵی ئامادەمان نەکردووە بەڵام دەکرێت ئامادەکردی نایە ماشەڵای و مامۆستان ئامادەکردنی بۆ کردی بۆ ماڵ بەسەرتانەوە مایک بکردنە دەست و تاڵ عەرەبیکە بڵێن كل نبيه بشر بأحمد وأنذر أنا آمين بآيه وصدق بهديه كل نبيه بشر بأحمد وأنذر أنا آمين بآيه وصدق بهديه مرحبا 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 يا مصطفى مرحبا 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 يا مصطفى الكون غنى منشدا يا فوز من قد اهتدى يا أحمد وأياد فنال عيشا نرغدا مرحبا 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 يا مصطفى کاگات سەرسامی بە سامی یوسف و سەڵتە هەستم کرد ئەچێتەوە سەرەویش وڵای خۆی سامی یوسف ئینکار ناکرێت کە هونەرمەندێکە بەڕاستی بەتوانایە لە هەموو ڕێکەوە لە ڕووی ئەوەی کە مزوژێنێکی بەتوانایە بە ماوەیەکی کەم توانی خۆی بە هەموو جیهان بناسێنی بێگومانیانی دەنگێکی ناسک و تایبەتمەندی خۆی هەیە بەڕاستی ئینشاءالله هونەرمەندە ئێوەش ئەگەر زیاتر لەو ئاستابن لایەنی ڕوحی زۆری تێدایە ئەو ئاوازانە و میلۆدانێکەوە هەڵی دەبژێری شتی زۆر چێژبەخشن ینی تەنانەت بۆ منتیقەیەک نابێ یاخود بۆ دەوڵەتێک نابێ سابی هەموو دەوڵەتەکانی کردووە فارس تورک کورد عەرەب عەجەم ینی بەڕاستی هەندێک شتێ گونجاوە بۆ هەر هەموو ئێستاش جەنابەت سامی یوسفێ من هەر لەو کاتۆ سەرەتا داوای ئەوم لێ کردی وتم بێت شتێکمان بۆ بڵێ ئەوە نییە بە پرسیاری هاژە خۆتمان لێ بزیتەوە بێت جاگەر وەکو دەنگی ئەو بێ خود مەقتەعێکی گۆرانێکەوە بێ هەم وەکو کۆپیەکی ئەو بێت ئەو هەر کوردی ئەو گوستی کۆپلەژ بکێ بەڵام هەرچەند ئەڕۆینە پێشەوە بەرە بەرەشتەکانی تریشمانەوە ئەوانی خۆمان بیر دەچێتەوە دەنگتان ماشەڵڵا و نەخۆش هەرچێکمان پێ بڵێن ئێمە قبوڵمانە خزمەتی يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشق تام ضلي
مشينا دڵی مەشێنایای هەرکەس عاشقتە دڵی مەشێنا دڵی مەشێنایە پێغەمبەرەکەم ڕازگە و ئەمینە ڕازگە و ئەمینایای وتەی دەرمانە بۆ دەردی سینە بۆ دەردی سینایە یا ڕەسوول الله یەشەی مەدینە یەشەی مەدینایای هەرکەس عاشقتە دڵی مەشێنە دڵی مەشێنە دەنگت هەر خۆش بێ و دەست و پەنجەی تۆش مامۆستا ڕێبواردەینەوە لای تۆ کاتەکە وا بوو کە بڵێن بچینە ناو بەرهەمێکی ترەوە باسی توێژینەوەکەت بۆ کردین کە لەسەر چی بۆ و چۆن توێژینەکەت ئەنجامدا حتمما سەرکەوتوش بووە زۆر سپاس دەکەم ئەمن ساڵی 2010 کە لە زانکۆ تەخەرجمان کردەبی ئاخری ساڵ لە قۆناغی چوارەم دەبی بەحسێک پێشکەش بکەیت بەحسەکەی من لەسەر چ بوو لەسەر ئەوە بوو بۆ یەکەم جار دەف و مەولود لە هەولێر کەی بەکار هاتووە دوای گەڕانێکی زۆر و چەند سەرچاوەیەکم بەدەستکەوت بۆم ڕۆم بووە کە ساڵی 1220 تا 1233 سوڵتان مزەفەرەدین کە ئەو کات حاکمی هەولێرێ بووە بۆ یەکەمین جار مەولود و سرودی ئاینی لە هەولێرێ ئەو کاتەش موزیکی هێناوەتە بۆ یەکەم جار موزیکە هاتە هەولێر ساڵی 1220 بۆ ئەویش چۆن بووە بە دار و دەستەکەی کۆبنەوەی کردیا بە ماوەی یەک دەقەونی بۆتان باز دەکەم بە دار و دەستەکەی گوتووە دەمەوێ سەردانێکی قودس بکەم ئەوێندەر ببینم کە گەیشت نەوێندەر دەبینی کەس لە دەرەوە نییە هەموو خەڵک لە ماڵەوەن ڕێبوارێک لەوێ دەبینی بێدا دەڕاتن دەیان دەپرسی دەرێ بۆ ئەو شارەوە هاتسۆڵا ئەو شەو دەڵێ ئێمە ئەو شەو یادی حەزرەتی عیسا دەکەینەوە 25 دوازدەی هەموو ساڵێک جەژنی لەدایکبوونی حەزرەتی عیسایە کە دەبینی هەموو بە شێوەی مناجات و ئەو کاتە مەسەرن بە لە کلێساکان بە پیانۆ و بەوانە یەکسەر هەر ئەو شەوی بە دار و دەستەکەی خۆی دەڵێ با بگەڕێنەوە هەولێر کە دەگەڕێنەوە هەولێر بۆ ڕۆژی دواتر کۆبنەوەیەک چیان پێ دەکاتن دەڵێ چکە زۆر دەوڵەمەند بووە لە ڕووی مادیەوە زۆر دەوڵەمەند بووە گوتیتی بە دار و دەستەکەی چەند ژیراو هەیە لای من بڕۆن دەریان بێنن لە هەولێرێ بە قوڕ تاخچە بکەن ها چۆن لە یاریگاکانی تۆپی پێ هەیە خەڵک دادنیشن دروست بکەن لە هەولێر شوعلەی مۆم هەموو داجستێن چەند دەنگخۆشەیە لە ئەندەلووس لە مەغریب بیان هێنن یەک لە نەفەرەکان دانیشتووە چکە ئەوە ماوە بە سەرچاوە هەروەک خۆی ماوەتەوە یەک لە نەفەرەکانی پرسیوە گوتی ئەگەر نەهاتن پێیان بڵێ سوڵتان مزەفەر گوتی پێیان بڵێ بز بە بستی کە دەڕۆن لیرەی زێڕیان بدەمێ بەس بیان هێنن بۆ ماوەی 7 شەو 7 ڕۆژ شعر سرودی ئاینی دەفلێدان لە هەولێرێ کراوە بۆیە ئێستانش کە ساڵانە ئەو فیستیڤالانەی بە ناوی یادی لە دایکبوونی پێغەمبەرمان محەممەد درودی خوا لەسەر بێ دەکرێتن هەر لەو کاتیەوە لە هەولێرەوە سەری هەڵداوە تاکو ئێستاکەش بوویتە بابەتێکی ئەدەبی ئەو بۆنەیە ئێمەش مەسەن مامۆستا ئايات ئەوە چەند ساڵە بە هاوکاری وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئێمە کۆنسێرتی سرود ئاینەکان لە ناو بازاری هەولێر بە ئامادەبوونی هەزارەهان کەس هەتا تەلەڤیزیۆنەکەی ئێوەش ئەو ساڵەکە ئامادەبوون بینیان کە بە هەزارەهان خەڵک لە کوڕان لە کچان لە پیر و ئەوانە دێنە فیستیڤالەکە ئەو توێژینەکەی من لەسەرەوە بوو کە ساڵی 1220 بۆ یەکەم جار سوڵتان مزەفەرەدین کە دەکاتە زاوای سلاحەدین ئەیوبی زاوای بووە خوشتی ئەو لایوی بووە زاوای وی بووە بۆ یەکەم جار لە هەولێرێ مناجات و دەفلێدان و شعری ئاینی ئەو جەهاتۆ تا ئێستاکەش ئەو یادە هەر بە زیندوی ماوەتەوە هەر بە زیندوی دەکرێتەوە یعنی هەر لە چوارچێوەی ئەوە شانە ماوەتەوە لە چوارچێوەی دینی ئەوانە گرنگی زۆر دراوە بە میوزیک بە هەم لایەنە ڕۆشنبیریەکەی هەم لایەنە ئاینیەکەی تێکەڵ کراوەتەوە ئێستا مەسەرەن ئێمە جگەلەوەی کە ساڵانە لەگە مامۆستا ئايات ئەو کۆنسێرتە دەکەین لە ئەسنای کۆنسێرتەکە مەسەن ئێمە چەند پارچە موزیکێک دەژێنی کە ڕوحانیە و چەند شعرێکیش دەخوێندێتەوە کە مەدح و سەنایی ئەو زاتە بەڕێزە ئەو زاتە گەورەیە دەکاتن کە پێغەمبەرمانە لەو شعرە یعنی هەم بە شعر هەم بە سرودی ئاینی
ئەمە ئەو یادا ساڵ بە ساڵیش بەرەو پێشی دەبین ینی ئێستا ئەگەر ئەو کەرنتین و ئەوە وازمان لێ بینی ئەو کۆرۆنایە داماناوە بیبینە شارەکانی ترشتکە مەولود نەبێوی یەک مانگە مانجی مەولود ڕەبیع الأول ئەمە دامانە مەسەن جگە لە هەولێر چەند کۆمپانیایەک سپۆنسەریمان دەکەن بە سوپاسەوە بە هاوکاری وەزارەتی ئەوقاف کە بەڕێز جەنابی وەزیر زۆر پاڵ پشتیمان دەکاتن دکتۆر پشتیوان لێرەوە سڵاو ڕێزم هەیە لە بۆی دکتۆر پشتیوان سادق و ئەو مامۆستا بەڕێزێک کە تازە میوانی گۆ بوو ئەویش زۆر یارمەتیمان دەدا مامۆستا نەبەز هەیە بەڕێوەبەری ڕاگەیاندنی وەزارەتی ئەوقاف کەناڵەکانی ڕاگەیاندن بەبێ جیاوازی ژەنیارەکان ئێمەش چەند ژەنیارێکین مەسەلەن جگەلەوەی ئەمە مەسەلەن من مەسەلەن لە چەند تیپ و ئەوان کە ئیش دەکەم لە چەند گروپێکی هونەری بەڵام خۆبەخشانە بەبێویست ئەمە لە بۆ ئەو یادا مامۆساکە باسی هەموو ئەمانەت کرد بێگومان کارە سەرنج ڕاکێشەکانی دیارە خۆتە کەوای کردووە ئەم سەپۆرتە باشانەوە هەبێ هاوکارانیش ماوتیان گرتە ڤیددیوەیەک بڵاو بۆتەوە لە سوۆشیال میدیا کە ئەرزێکی باش بە دەفەکەتەکەیت و دەفەکە هەڵی چۆن ئەگەر لێستا ئەوەمان بۆ دووبارەکەیتەوە سۆڤانە داوای سرودەکانی کرد نازام ئەگەر لە ستۆدیۆ بکرێیان نابا من ئەمن داواکەن ماوەی کەرنتینە ئەوە ڤیددیوەکە لای ئێوە هەیە لە ماوەی کەرنتین شتێکتان هەبوو پابندین هاشتاگی پابندین هاشتاژی پابندین ئەمیش بەشداریم کرد ڤیددیوەکەم بۆوان نردووە هەدەتوان ئەو کورتە ڤیددیو لەوە چێت ئێرە جەوی ستۆدیۆ لەبەر ئەو مایک لێرێت چکە ئەمن ئێستا ئەگەر ئەو دەفە هەڵدەم ئەو کردم ئەخدەبی دەستم دیمە پێش بۆیە زۆر داوا لێ دەکەم دەتوانم چەند جارت کەش ئەو شتم بکەم چکە ئامێری دەف تو دەبی ڕۆژانە پەری باشە شتێکی تر بۆ نمونە بەستەری شتێکی جیاوازکە دەف ئامێرەکە هات جۆش و خورێشێکی زۆری تایە شتێ باوە ڕیتمێکی زۆر سەریعی تیابێت دەستەکانت خۆش بێ پێشوی بچینە ناو بەرهەمێکی تر یەک پرسیارەکەم بە کورتی ئەگەر بکرێت وەڵام بیتەوە باسی ئەوەت کرد کە وەزارەتی ئەوقاف زۆر هاوکارە لەگەڵتان و ئەو ماڵسە بەڕێزانە زۆر هاوکارن لەگەڵتان بیرتانەوە نەکردوێتەوە یەک گروپی سرودبێژ و مناجات خوێن تایبەت بە کوردستان دروست بکەن بۆ فستیڤالەکان کە چون ئەمە وێنای کوردستان بێت لەو شوێنە ئەوە بۆ منە پرسیارە بەڵێ بۆ جاناتە زۆر سپاس ئەمە مەسەلەن لەگەر مامۆستا ئەیات پێشتر مەسەلەن لە چەندین پرۆگرام و لە چەندین کۆنسرت و بەرنامە مەسەلەن جگە لەو یادەش لە چەندین بەرنامە و شتووە بەشدارمان کردووە من لێرەوە داوا لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی دەکەم چەندین دەنخۆشی وەک مامۆستا ئەیاتمان هەیە بەڵام سەپۆرتیان نیە ینی پشتگیریان نییە بۆیە پێویستە قسەکەتان زۆر جوان پرسیارەکە زۆر جوان بوو ئەوانە هەمویان کۆ بکرێنەوە لە گروپێک بەڕێبەراتی ئیرشاتێ لە وەزارەتی ئەوقاف کە ئەوانە سەپۆرت بکرێن بۆ تۆمارکردن یاخود بۆ ئەنجامدانی کۆنسرت لە ناوە و دەروی وڵات مەسەلەن ئەمن ئاگادارم لە مصر چەندین ساڵە فیستیڤالی مناجات دەکرێتن فیستیڤالی مناجاتیە بۆ ئەو دەنگ خۆشانەیە کە مەسەلەن سرودی ئاینی یان گۆرانی ئاینی بێنن چەندین ساڵە بەڵام کە لێرە پشتگیری نەبوو بۆیە نەمانتوانێت مەسەلەن بەو نەوع بەشداری بکەین هەبووە گروپ پێشتر ئێستا ساڵێکیان هونەرمەندی ئازیز و خۆشەویست عارب عوسمان لەگەڵ چەند دەڤژنێک و لەگە چەند دەنگخۆشێک بەشداری ئەو فیستیڤاڵیان کرد لە وڵاتی مسر پلەکی زۆر سەرکەوتوشیان بەدەستێنا پێم باشە مەسەلەن ئەو فیستیڤاڵ و ئەوانە بەردەوام بیتن و وەزارەتی ئەوقاف یاخود مەسەلەن بڵێن
کەرتی تایبەتیش بیتن با هەموو زەختەکە نەکەوتە سەر مەسەرەن حکوومەت ئەوشانە ئێستا کەرتی تایبەت زۆرە هەڵبەت مامۆستا پێویستی بە کۆدەنگی هونەرمەندانیش هەیە لەو کاتەیە بەس بە گوێمان لە بەرهەمێکی تریش بێت بۆی ئەمشەو زیاتر ڕازاوی کرد. سراپا ئەم دڵە مەشق و ئەوینایە سراپا ئەم دڵە مەشق و ئەوینایە لە بۆ دیداری سەرداری مەدینە لە بۆ دیداری سەرداری مەدینە تو خوابانی سبا بیره حالم تو خوابانی سبا بیره حالم لبو غمگین دل آشفت حالم لبو غمگین دل آشفت حالم كبالكو زامنا سورم دواكا لمالي حالنا زورم نهاكا درختي عمري بختم تاوريا نخوشو درد داروني اشتزيا نخوشو درد داروني اشتزيا مگر آوی حیاتی دیتنی او لرولا بهنا سیزون متی شو باواتم شوی بیتو امینم بدی بیتو زمالی اولینم بدی بیتو زمالی اولینم سرپا سرپا ام دلم عشق و عینایم لب و دیداری سرداری مدینه لب و دیداری سرداری مدینه یاخوا دەنگت نەڕزێ دوای هەموو بەرهەمە من هەر ئەبێ ئەوە بڵێم هەر بڵێم یاخوا دەنگت نەڕزێت دەست و پەنجەی مامۆستاش خۆش بێت دەستەکانتان خۆش بێت ئەو حەنجەرە زێڕینەی جەنابێت یاخوا هەر هەمیشە ئاوها بێ بەڵام پێم بڵێ بۆ خۆ ئامادەکردن بۆ هەر کۆنسێرتێک بێت یاخود بۆ مەولودیەک بێت پێش ئەوە شتێک ناکەیت شتێک ناخۆی چۆن خۆت ئامادەکەی بۆی کە ئەو سەرمایەی کە هەتا بەکو خۆی بمێنێت سەکە هاتم مۆتا هەبوو نەخوارد لەبەرکە بۆ ئێمە بەو شێوە پێشکەشکەی نابشتی سارد خۆشتی سار شتی تیش ئەوانە زۆر کاریگەری دەبی ڕاستەوە خۆ لە سەرگەرو بەڵام شیر باشە شیر هەنجین ئەو شتانە زۆر باشە گەر و نەرم دەکات تەڕ دەکات ئێستاگەر هەندێک ئەو هەبێ لەوانێ فتان شتی خۆشتر بڵێن بەس نییە لێ بەسەر سێرڤسمان کەمە 3 دقەمان ماوە دوای ئەوە ئینشەڵا شیریشە بۆ هێنین نەکەر ئاواکە ڕۆژومانی فکرم لە لای ئێمە حەلم دەقێنە لە کۆتایی بەرنامەکە ئینشەڵا ئەو سێرڤسانەمانە بێت جاکاک ویستم پرسیارەوە بکەم ئەو تێکستانی کە بەکارێنیت ئێڵێت زیاتر شعری چ شاعیرێک یاخود زیاتر ئەو شعرانن کە تەسەوفن خۆی شعرە کلاسیکەکان زۆر زۆر خۆشن کۆن نابن بەڕاستە ئەوانە زۆر زیاتر پێم خۆشە لە بەرهەمەکانم ببینرێ بەڵام شاعریش زۆرن ئەوانی خۆمان دەست و پەنجیان ڕەنجینە زۆرشتی جوانیان نووسیوە لەسەر مناجات ئەنی ئەگەر ناوێن بینم زۆرن کاک عەبدولقاهاری شێخە بە تایبەتی زۆرن وڵا ئێستا لە یادم نین کەوا ناوێن بینم یەک بێک ئەنی هاوکارمان بوون لە ڕووی هیوا قادر بەڵێ ئەوە یەشێکە لەوانی کە لەو زوانە خۆی تەلەفۆنی بۆ کردم شعرێک لە قەدیمەوە گوتبووم هی ئەو نەمزانی بە خۆی تەلەفۆنی گوتی ئەو شعرەی ئیمنە بەڕاستی شعر بۆ مناجات پێویست دەکا شعری بەڕاستی ڕۆحانی بن ینی کاریگەری خۆی هەبێ تەناو شە نەبێ ڕێز بکرێ ینی خۆی
پەیامداریە بەڕاستی شتی منازات پەیامێکی پێەیە پەیامێکی پیرۆزی پێەیە ینی دەتەوێت پەیامێک بگەینی بەڕاستی نەوەک تەنها وشە ڕێزکردنی باز لە شتێک بێ بەتەبەت شعرە کلاسیکەکان زۆر دەوڵەمەندن لەوەیە ئێستا و شعری بێخودمانگە شعری وفایتیا بێخودیتیا مەحوی زۆری هەر هەمووی شت بەڕاستی کۆن نابن زۆر باشە ئێستا کەوتت ئەگەر ئاو هەباشتی باشترن بۆتن ئەتەوێت ئەو داواکارێکە کردم تۆزە تاخیریکە یا هەر کۆتا بەرهەم باشە ئێمەش زۆر ماندوود ناکەین وتیان کە شتێکت لەسەر جەژن ئامادە کردووە بۆ بۆمان ناکەیت با کۆتا بەرهەم و بۆی کە جەنابیشت ئاوەکەت بخۆیت و بە عەرەبی شەڵە ختامها مسک لەسەر جەژن یەک دوو شت هەیە کە زۆر خەڵک پێی خۆش بووە لە چەند ساڵ لەمەوبەر ئەوەی کە من خۆم تۆمارم کرد جەژنە ئاوازی مامۆستا فەرهەنگ بوو لە پەیمانگا بووم ساڵی سێم بوو چوارم پەیمانگای هونەرە جوانەکانم بوو ئەو یەک دوو ئاوازی ئەو بوو یەک لەوانە دایک بوو جەژن بوو ئەوانە تۆمارمان کرد لەو کاتەوە ینی تاوکۆی سەر ناو خەڵک ماوەتەوە ئەوە یەک لەوانە یەکیش لەوانە گۆرانیشترە لەسەر جەژنی برای بەڕزم کاک ئەدیبە ئەویش هەر شتێکە تەنها بەدەف تۆمارکراوە بەڵام تاموچێژی خۆی هەیە ئەو کاتەکە مناڵ بگوتوێتی دەنجی زۆر زیق و باریک بۆ کاتە ینی ئەوانە کۆ نابن لە ناو خەڵکی هەموو میکس کردووە ئەم شەو پێشکەش لە هەردووشی بێک کۆ دەڵین زۆر باشە ئەگەر کەم و کوڕشمان هەووی کە نەبوونی ئاوەکەیە بەڵام هاوکارانمان ئەگەربیان توانە پەرداخێک ئاو بێنن بۆ کاک ئاەت بۆی بتوانن خۆشیە خێرەتە دەیدەی جەژن و شادیە جەژنی خێر و دڵخۆشیە گەردن ئازادیە خۆشیە خێرەتە دەیدەی جەژن و شادیە جەژنی خێر و دڵخۆشیە گەردن ئازادیە جەژنە جەژنە دەیدەی جەژن و شادیە جەژنە دەیدەی جەژنە دەیدەی جەژنی ئێمەیە منداڵان هەستن پێکەوە بۆ جەژن جەژنانە وقڵانەی خۆشی وەرگرن بیکەن دەست لەم لانە منداڵان هەستن پێکەوە بۆ جەژن جەژنانە وقڵانەی خۆشی وەرگرن بیکەن دەست لەم لانە جەژنە جەژنە دەیدەی جەژن و شادیە جەژنە دەیدەی جەژنە دەیدەی جەژنی ئێمەیە جەژنە جەژنە جەژنی موسڵمانانە توخوالم ببورن هەمووتان گیانە لە باتی نقڵ و چکلێت و جەژنانە توخوالم ببورن هەمووتان گیانە لە باتی نقڵ و چکلێت و جەژنانە بۆچی لەسەر شتی ئاسایی دڵمان لا یەکتر بێشێ بە خۆڕایی توخوا بۆچی لەسەر شتی ئاسایی دڵمان لا یەکتر بێشێ بە خۆڕایی با بزانین ڕۆژێ دێتە پێشگشتمان بوەستێنرێی لە بەربارەگای خوایی بوەستێنرێی لە بەربارەگای خوایی جەژنە جەژنە جەژنی موسڵمانانە توخوالم ببورن هەمووتان گیانە لە باتی نقڵ و چکلێت و جەژنانە دەستان خۆش بێت بەو بەرهەمە جژنە پیرۆزە و لە ئێمە و لە هەموو بینەران و بیسەرانی کوردستان 24 کرد دەستان خۆش بێ و بە ئەو بەرهەمە ناوازایی تۆش ئێمە کۆتایی بە پرۆگرامەکەمانێنین دوا پرۆگرام و ئینشاءالله بەڵام بەرهەمی ئێوە دوا بەرهەم نەبێت زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆەوە کە میوانداری ئێمەتان قوبڵ کرد و ئەم شتان بۆ جوان کردین زۆر سپاس بینەران و بسەرانی کوردستان 24 ئەم شەو دوا شەوی پرۆگرامی پاژیف بوو
بۆ هیواین کە ئەم ڕەمەزانە توانی بێتمان میوانێکی ڕۆحسوک و ڕۆحسوک و تاو میوانی ماڵەکانتان بوو بێتین ئینشاء الله نوێژ و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بوو بێ خوانی هەموو لایەکتان پڕچێژ و بەرەکەت بوو بێ و ئینشاء الله لە ڕەمەزانی داهاتوش هەمومان بتوانین بەیەکەوە ڕەمەزانێکی دیکەش بەڕێ بکەین و دوای ڕەمەزانیش ئینشاء الله لە پرۆگرامی ڕۆژ باش من و سۆڤان دووبارە میوانی ماڵاکاتانە بینەوە بەجێتان ناهێڵین و ئەم شۆمان کۆتایی پێهێنا بە بەرهەمەکانی هەریەک لە مامۆستایان کە میوانی ئێمە بوون ئینشاء الله جژنیشتان پیرۆز بێ هەر لە ئێستەوە هەموو ڕۆژێکتان جەژن و خۆشی و تەندروستیەکی باشیش بێت هەر شاد بن. بەڵێ من هەم لە جێگەی ژوانی هاوکارمان ئەگەر لێرە وایە ئێستا دەیوت کە ئەگەر خوددا حەز بکات سبەیکە دەبێتە ڕۆژی جەژن و ماڵ ئاواییتان لێ ئەەکەین منیش بە هەمان شێوە هیوادارم کە وەکو هاژەوتی میوانێکی ڕۆحسوکی ماڵەکانتان بوو بێتین و ئێمەتان لە دوعاکانتان لە کاتی پارشێ و لە کاتی بەربانگ بێبەش نەکرد سپاستانەکەین کە لە ڕێی کۆمنتەکانتان پێمان ڕ ئەگەینرا کە دوعامان بۆ دەکەن و ئینشاء الله وەک سەحابەکان دەفەرمونون خوایە بمانگەن تا ڕەمەزانێکی دیکە ئینشاء الله بتوانین بگەینە ڕەمەزانێکی دیکە و پرۆگرامی پاشیفتان پێشکەش بکەین و تا ڕەمەزانێکی دیکە لێرە لەم پرۆگرامە بەخواتان دەسپێرین ئینشاء الله لە پرۆگرامێکی تر دەبینەوە زووتریان بینینەوە لە پرۆگرامی ڕۆژ باش خواتان لەگەڵ